الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين. خوايا نوێژەکانمان لێ قبولکە، خوايا خشوع و لەزەتی نوێژ بخەرە دڵمانەوە، خوايا بەهۆی نوێژەوە دەموچاومان نورانی بکە، خوايا نوێژی هەموو بەیانێک جەماعەتەکانمان بکەرە قسمەتمان، خوايا چۆن لە ڕەمەزاندا مزگەوتەکانمان ئاوەدانن لە بەیانیانە، خوايا هەموو کاتێک ئاوەدانیان بکە. نوێژ گەورەترین عیبادەتە، کۆڵەکەی دینە، یەکەمین شتێک کە محاسەبەی لەسەر ئەکرێ مرۆڤ لە ڕۆژی قیامەتا بریتێ لە نوێژ. عەزیزانم، نوێژ دەستکەوتێکی زۆر گەورە، زۆر بە ئاسانیش دەستگیر ئەبێ. ئەگەر ئەتەوێ بەها و نرخ و گەورەی نوێژ بزانی کە چۆن لە کاتێکی زۆر کەمە دەستگیرە بێ، با پێکەوە هەر هەمومان بچینە خزمەت ئەم چیرۆکە و پەیامێک لە نور سیر بکەین. فەرمانڕەوایەکی زۆر گەورە دوو خزمەتکاری دەبێ، هەر یەکێک لەم دوو خزمەتکارە بانگ دەکا، دایان ئەنیشێنێ ئێوە باخچەیەکی زۆر گەورە، باخچەیەکی زۆر جوان دانراوە بۆ ئێوە، ئەبێ ئێوە بڕۆن گەشتێک بکەن ئینجا بگەنە ئەو باخچە. گەشتەکەتان دوو مانگی پێ ئەچێ، ئەمەش هەر یەکێکتان 24 لیرەی ئەدەمێ، 24 لیرەی ئاڵتوون. ئەبێ هوشیاری ئەم 24 لیرەیە ببێ، بزانێت چۆن سەرفی ئەکە. لە دوای شەو ڕۆژێکی تەواویش ڕێگە بڕین ئەگەنە وێستگەیەک کە زۆر گەورەیە. ئەتوانن ئێوە بە فڕۆکە، ئەتوانن بە سەیارە، ئەتوانن بە شەمەندەفەر ڕێگە ببڕن، ئەتوانن بە وڵاغ ڕێگەکانتان ببڕن، ئەتوانن غەیری ئەوەش، ئەتوانن بە پێ ئیختیاری خۆتان بکەن و بڕۆن لەوێ کارتێک ئەکڕن، بیتاقەیەک ئەکڕن و پێی ئەڕۆن. جا بزانن کاتێکەوە گەیشتنە ئەو وێستگەیە چەندێک مادەتان پێبێ، بە پێی دەوڵەمەندی خۆتان ئێوە ڕێگە ئەبڕن لە سەریعی و لە هێواشیدا. دیقەت بدەن و بزانن چەندێک داراییتان زیاتر بێ ئەوەندە زیاتر ئەبڕن، ئەوەندە سەریعتر ئەگەن، ئەوەندە زووتر ئەگەنە ئەو شوێنە. دەیکەوا بوو وریابن، بزانن چۆن مامەڵە ئەکەن لەم شەو و ڕۆژەدا و دواتر چۆن ئەگەنە ئەو باخچە جوانە. هەر یەکەیان لە ڕێگایەکەوە ڕێگەی گرتەبەر. کەسی یەکەمینیان کەسێکی دانا و ژیر، کەسێکی عاقڵ و وریا ئەوە بوو کاتێکەوە ڕێگەی ئەبڕی و ئەڕۆشت، وردە وردە لە ڕێگادا کەوتە کەسابەتکردن. قلەتێکی زۆر کەم نەبێ لەم 24 لیرەیە کە بەکاری ئەهێنا، ئەویتر لە کەسابەتا سەرفی ئەکرد، هەموو جارێک قازانجی زیاتری لێ ئەکرد، هەموو جارێک زۆر چاکتر پارەیەکی زیاتر و لیرەی زیاتری دەستگیرە بوو. کاتێکەوە گەیشتە وێزگە، کە گەیشتە وێزگە هەزاران لیرەی کۆ کردبووەوە، بۆیە زۆر بە ئاسانی ئەیتوانی سەفەرێکی زۆر کوتوپڕ و سەریع لە چەند سەعاتێکا بکا و بگاتە ئەو باخە خۆشەی کە پاشا و فەرمانڕەوا بۆی ئامادە کردو. ئەمما کەسی دووەمینیان هەر لە بیدایەتی ڕێگەوە پارەکانی خۆی دۆڕاند. کاتێکەوە گەیشتە ئەخیری ڕێگە و گەیشتە وێزگە، لە وێزگەیە ڕەفیقەکەی بینی ئەم تەنها 1 لیرەی پێما بوو. بۆیە ڕەفیقەکەی سەیری کرد و پێیوت برام، وها باشە ئەم تاکە لیرەی کە پێت ماوە بیدەی بەکرەی شەمەندەفەرێک، یان بیدەی بەکرەی سیارەیەک و یان وڵاخێک، هەرچ کامێکیان بکات و بیت. پاشای ئەم شوێنە زۆر بەهرەمەندە، زۆر گەورەیە، خزمەتکاری ئێمە ئەو بوون، لەوە ئەچێ ڕەحمت پێ بکە، دەرەجەیەکیش ڕەفعیتر و گەورەترێ بکە. بەڵێ ئەم دوو کەسە هەردووکیان، کەسی دووەمیان ئەگەر کەسێکی عاقڵ بێ، کەسێکی دانا بێ، ئەبێ ئەم 1 لیرەی پێماوە خەرجی نەکە بیدا بەکرەی شەمەندەفەر و بگات، وەگەرنا ئەبێ ڕێگە ببڕێ بە پێ بە برسێتی بەو پەڕی ناڕەحەتی. پاشا پێشی وتون، گەورە و فەرمانڕەوا پێی وتون کە ئەبێ بەم پارەیە توێشوویەک هەڵگرن، کەلوپەلێک بۆ ماڵێک بکڕن کە لە ناو باخچەکە ئامادەی کراوە بۆیان. بەڵێ ئەم دوو کەسە، یا ئەم بیابانە، یا ئەم ڕێگە بڕین و وێزگەیە، یا ئەم باخچەیە، یا ئەم فەرمانڕەوایە بەسەر ئێمە تەنفیزە بێت. چۆن؟ بزانە، دیقەت بدە، ئەو فەرمانڕەوایەی کە زۆر بەدەسەڵاتە ئەڵڵایە جەلە جەلالوه، ئەو 24 لیرەی کە بە ئێمەی عەتا کردووە شەو و ڕۆژە و کاتەکانمانە و سەعاتەکانە،
بزانە ئەو وێزگەی کە دیاری کرا وێزگەی مردن ئەبێ هەمومان پێ بگەین بزانە ئەو باخچە جوانەی کە ئامادە کراوە بۆ هەر یەکێک لە ئێمە بریتە لە باخچەی بەهەشت ئەو بەهشتەی کە ڕەب العالەمین بەدەستی خۆی ئەو دەستەی کە لایقە بە و دارەکانی ناشتووە بۆ عەبدە ساڵحەکانی جا بزانە ئایا تۆ لەم 24 سەعاتە لەم لیرە جوانانەی کە ڕەب العالەمین بە تۆی عەتا کردووە چەندێکت بۆ خوا سەرف کردووە چەندێکت لە پێناوی خۆیان سەرف کردووە کەسی عاقڵ ئەتوانێ ئەم 24 لیرەیە بکاتە هەزاران لیرە بەچی بە عیبادەتەکانی بە پەرستشەکانی بە نوێژ و تاعەتەکانی نوێژ زۆر گرنگە کۆڵەکەی دینە کاتێک کەسێک نوێژەکەی تەواو بوو دڵنیا بە هەموو حیاتی ئەبێتە عیبادەت عیبادەتیش خوا یەک بەدە زیاتر یەک 700 و زیاتریش پاداش ئەداتەوە کەوابوو هەر ئەو 24 سەعاتە بەرەکەتی تێکەوت زۆر زیادی کرد بۆ تۆ کەسی عاقڵ ئەوەیە کە یەک تاکە لیرەشی پێما بێ بتوانێ ئەو لیرەی خۆی لە پێناو نوێژە سەرفکە بۆی کارتی پێ بکڕێ ئەو کارتە کارتێکە وەکو نەجمە وایە 5 سوچە 5 نوێژە ئەبێ ئەم 5 نوێژە جێبەجێکە ئەم کارتە دەربێنێ بتوانێ بە فڕۆکە سەفەرکە لە کاتی مەرگە ئەگەرنا واوەیلا بە حاڵی لەناو گۆڕدا و هەتا ئەگاتە ساحەی مەحشەر و قیامەت و دواتریش عەزابی خوا چاوەڕێیەکە لە 24 سەعات 1 سەعات هەر 5 نوێژەکانە جێبەجێ ئەەکەی بە 1 لیرە ئەتوانی 5 نوێژ دەستگیر بکەی ئەم 5 نوێژەی کە دەستگیری ئەەکەیت بزانە 5 نوێژ تۆ دەستگیرەکەی لە بەردەم ڕەب العالەمینە ئەتوانی سەرفراز بی ئەتوانی وەها بکەی کە فەرمانڕەوا عەزیەتت نەدا عقوبەت نەدا لەسەر ئەوەی 24 لیرەت فەوتانووە بەبێ بەرامبەر دۆڕاندووتە چونکە کەسێک ئەگەر مادە و سەروەت و سامانی لەگەڵ عیبادەتە هاوتا نەکا و تێکەڵ نەکا بابزانی کاتەکانی خۆی دۆڕاندووە فەوتانووە پێویستە کاتەکانی خۆمان نەفەوتێنین تا بگەینە ئەو باخچە تایبەتی کە ڕەب العالەمین بۆی دیاری کردوین خوا جل جلاله لە قورئانە ئەفەرمێ إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا نوێژەکان خوا جل جلاله لەسەر ئیماندارانی لە وەقتێکی مەحدوودا داناوە کاتێکی تایبەتی نەکەی نوێژەکانت دوا بخەی نەکەی شەیطان فێڵت لێ بکە لیرەکانی خۆت بدۆڕێنی نەکەی وریابە ئەو لیرەیە کە هەتە لە کاتی خۆیان سەرفی بکە بزانە چۆنی سەرفەکەی خوا جل جلاله پێی خۆشە نوێژەکانت لە کاتی خۆیان جێبەجێ بکەی گورج و گۆڵ بن لە نوێژەکانە هەمومان پێکەوە با گورج و گۆڵ و ئازابین کاتی یەکەم بەدەست بێنین کەسانی پێش ئێمە هیممەتیان زۆر بەرز بووە ئێمە زۆر کات تووشی دەردێک هاتوین بە تایبەتی چینی گەنج هەندێک جار پەنا ئەبەینە بەر جەمع نوێژەکان جەمعەکەین ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نوێژی جەمع لە زەمەنی ئەوە هەر کەسێک بەبێ هودا بەبێ ئەوەی عوزرێکی هەبێ بیکردایە ینی بەبێ ئەوەی نەخۆش بێ بەبێ ئەوەی مەسەلەن باران ببارێ ئەو عوزرانەی کە خوا مەشروعی داینەوە ئەگەر بەبێ بەهۆ بیکردایە داری لێ ئەدا بۆ ئەوەی کەس نەتوانێ ئەو وەقتە جوانەی نوێژەکان لەدەست بدا کاتی یەکەمینەکان لەدەست بدا هیممەتێکی زۆر بەرزمان ئەبێ هەبێ بۆ جەماعەت لە کاتی خۆیان هوشیاری الله ئەکبەری تەحەڕم بە بزانە کە تۆ لە بەردەم ڕەب العالەمینە ڕۆژانە پێویستت بەوەیە 5 جار بوەستی پێویستت بەوەیە کە لە بەردەم ڕەب العالەمینە ڕۆژانە 5 جار خۆت بگری و بیت ئەو لقا گەورەیە بکەی لەگەڵ ڕەب العالەمینە کە دڵت ڕاستەوخۆ لەگەڵ ئەوە بژی فکری ئەو کە زمانت لەگەڵ ئەوە قسە بکە کە چەند گەورەیە بۆ ئینسان ئیمامی موزەنی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەک نوێژی جەماعەتی لەدەست دەربچوایە 25 جار ئەو نوێژەی تکرارە کردەوە هەموو نوێژەکانی بە جەماعەت جێبەجێ ئەکرد سعیدی کوڕی موسەیەب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ 40 ساڵ الله ئەکبەری تەحەڕم الله ئەکبەر یەکەم کە ئیمام نوێژدا ئەبەسێ لە مزگەوتە لەدەستی دەرنەچوو 40 ساڵ حیاتێک ئەمە بەم شێوازە هیممەت بەرزان عیبادەتی خۆیان کردووە و تند بوون لەسەر نوێژەکانیان چونکە زانیویانە کۆڵەکەی دینە نوێژ کاتێک ئەم کۆڵەکەیە نەما دینیش نامێنێ ئیبراهیمی کوڕی یەزیدی تەمیمی ئەفەرمێ ئەگەر پیاوێکت بینی لە کاتی الله ئەکبەری تەحەڕمە حازر نەئەبوو ئەفەرمێ فەغسل یەدەکە منه دەسی لێ بشۆ ئەو کەسە دیارە کەسێکە بە کەڵکی دینداری نایە بە کەڵکی لقای ڕەب العالەمین نایە کەسێکی پاک نییە دەستی لێ بشۆ بزانە
أو كسيكوا لا الله أكبر تحرما آماد أبي لا الله أكبر دس بكردنا آماد أبي كسيكي زور قوري كسيك مشتاق بلقاء خوا عشقي هي بو جيشتن برب العالمين ده هر يشق لإيما أبي بعشق وبين بو حضوري خوا تو أجر كسيكي دنيوي أجر بانقد بكا لو چەند مادەیەکی زۆر کە من لە پشتەوە دەستگیر بێ ئەو شەوە خەوت لێ ناکەوێ بۆی بەیانی چۆن لقای بکەی خۆت حازرەکەی چۆن قسە بکەی پۆشاکت چۆن بێ چۆن بچێتە ژوورەوە چۆن سەلامی لێ بکەی ئەمە ئەگەر مەسئولێکی بچووکی دنیا بانگت کە ئەی ئەگەر مەسئولی هەموو کائینات الله جل جلاله بتەوێ بچیتە حضوری ئەو بچیتە مەقامی ئەو ئەبێت چۆن بی ئەبێت چۆن خۆت بڕازێنیتەوە ئەبێ قسەت چۆن بێ ئەبێ دڵت چۆن بێ چونکە خوا سەیری دڵ ئەکا چۆن لە بەردەمیان ڕابوەستی بزانە گەورەی هەموو عابیدەکان سەیدی هەموو عابیدەکان رسول الله صلى الله عليه وسلم خۆشەویستمان بزانە چەند اهتیمامی بە جەماعەت داوە لە کاتی غەزادا لە کاتی شەڕدا صلاة الخوف من هەیە ئێمە صلاة الخوف بە جەماعەت ئەکرێ دیارە هەندێک جار دژمن لە لای غەیری قیبلەوە دێ هەندێک جار لە لای قیبلەوە دێ لە هەموو حاڵەتەکانە هەندێک جار تێکڕژانە نوێژی جەماعەت ئەکرێ ئەمە زۆر گەورەیە زۆر گرنگی پێ ئەدرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو شەڕەیە کە لەگەڵ بەنی جوهەینەیە ئەیکرد نوێژی نیوەڕۆ لە گەرمەی شەڕ و ئەو پەڕی کوشتارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی دابەست جەماعەت لەو کاتەیە لە ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەهید ئەکران تیرباران ئەکران پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە اهتیمامی بە جەماعەتەدا هەر ئەبێ نوێژ بە جەماعەت بکرێ هەر لەو غەزایەدا بۆ نوێژی عەسر کافرەکان قەراریاندا هەر هەمویان پەلامار بدەن بە توندی بدەن بەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی نوێژی عەسرە وتیان ئەو کاتە زۆر گرنگە بەلای ئەوانەوە نوێژی زۆر چاکتیاکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەلەو کاتەشە ئەلەو ساتەشە نوێژەکەی هەر جێبەجێ ئەکرد هوشیار بوو ئاگادار بوو ئاگای لە نوێژەکەی بوو هەر بە جەماعەت کردی خوا جل جلاله ئاەتی ناردە خوارەوە کە مسلمانان بکاتە دوو سەف صفی یەکەم ڕکاتێکی لەگەڵا بکە لە کاتی سوژدەیە صفی یەک دووهەم سوژدە نەبن چاوەڕێ بکەن سەیری دوژمن کەن چونکە دوژمن لە لای قیبلەوە بوو اینجا کە هەڵسانەوە اینجا صفی دووەم خۆیان بۆ خۆیان سوژدە بەرن و بگەنەوە رسول الله صلی الله عليه وسلم بزانە چه اهتیمامێک بە جەماعەت پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە کاتی سەرمەرگدا نەخۆشە ئینسان ناڕەحەتە نەخۆشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوار جار ئەبورێتەوە ئاوەکەن بەسەریان هۆشیەتەوە بەخۆیە بڕیاری چی ئەدا نوێژەکەی ئەدا نوێژی جەماعەتەکەی بۆ ئەوەی لە دەستی دەرنەچێت دواتر هەر پێی ناکرێت بڕیار ئەدا ئەو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جێبەجێ بکە دەی ئەی شوێن کەوتوانی رسول الله صلی الله عليه وسلم نوێژەکانتان لە کاتی خۆیدا بە جەماعەت جێبەجێ بکەن تا بە دیداری رسول الله شاد ببن مزگەوتەکان چۆڵ نەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ مزگەوتەکانە شکاتتان ئەکا وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم